الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. قيشتنا آياتي بنجاونو سورة إسراء كتفسير أو آياتنا توزك قردة توزك دبي ورد جويليا بقرن هم وشكاني هەمیش ناوەڕۆک و مەفهومەکەی تۆزێک پێویستی بە دقت و وردیات هەیە تاوەک خۆی لێ ئاەتەکان حاڵی بێن. ئاەتی 59 پێشەوەی بچینە سەر تەفسیری ئاەتەکەی بۆی چاکتر لی تێبگەین. بتپەرستەکانی مەککە طبعاً هەمیشە بیانویان بە پێغەمبەر دەگرتن صلی الله عليه وسلم بۆ ئەوەی وا پیشاندن کە پێغەمبەر نییە، بۆی بیانویان دەستکەوێت کە بڵێن ئەتۆ پێغەمبەر نی بۆی ئیمانت پێ ناهێنێن. بۆیە داوایان کرد گوتیان شاخەکانی مەککەی مەککە شوێنێکی ڕق و شاخاویە، تەوان ئێستا شاخ و شتیان زۆری کۆڵیوە و بینایە و شتیان تێدا دروست کردوون، ئەوانە هەموو لە ناو شاخیدا دروست کراون. گوتیان شاخەکانمان بۆ لابە ئەگەر پێغەمبەری ناڵێ پێغەمبەرم و وەک دەڵێ نێردراوی خوام و خوش دەسەڵاتی هەموو شتێکی هەیە، دەی داوا بکە لە خوای ئەگەر پێغەمبەری باخوا ئەو شاخانە لابە لە شوێنی شاخەکان باخ و باخات و ڕووبار و میوەجاتمان بۆ بێنێتە دەرێ، وەکو قەومەکانی پێش و قەومی ساڵح و ئەوانە کە خوای گەورە ژیانێکی خۆش و ئاوی زۆر و باخی زۆر و میوەی زۆری پێداون، ئێمە لەو شوێنە وشکەین دەی ئەومان بۆ بکە. ئەوە یەک. دواتر گوتیان دەی ئەگەر ئەوەش ناکەی ئەو تەپۆلکەی سەفا کێوی سەفا و مەڕوا سەفایەمان بۆ بکە بە زێر، با بەسەر خۆماندا دابەشکەین و تەوزیعەکەین ببینە دەوڵەمەند و دەسەڵاتدار. ئەتۆ ئەگەر پێغەمبەری و لای خوا ڕێزت هەیە و خوا بەقسێت دەکات دەی ئەوەمان بۆ بکە. دیارە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەی بەس خەڵکەکە ئیمان بێنێ لەوانەیە حەزی لێ بوو بێ و لەوانەیە پێی خۆش بوو بێ و بە خەیاڵی داهات بێت لە خوا بپارێتەوە و خوا ئەوەیان بۆ بکە بەشکم ئیمان بێن و تەمان لە خۆشەویستی بۆ خەڵکەکەی لە دڵسۆزی بۆ خەڵکەکەی بەشکم خەڵکەکە نەسووتێن. بەڵام خوای گەورە پێی گوتی و تێی پێغەمبەر ئەی محەممەد حەز دەکەی ئەو داواکاریەی کە هەیەە بۆیان جێبەجێ دەکەم، بەڵام یەک مەرج و یەک یاسام هەیە، ئەگەر داواکاریەکەیم بۆ جێبەجێکردن ئیمانیان نهێنا سزایان دەدەم. جاگەر حەزر لێ ئەوەی دەیانەوێت با بۆیان بکەم، ئەگەر حەزیشت لێ وەک دەڵێم ئارام دەگرم لەگەڵیان، سەبریان لەگەڵ دەگرم، خراپەشکەن بتپەرستیشکەن تاوانیشکەن لە دنیادا عقوبەی گشتیان بۆ نانێرم. پێغەمبەر صلی الله عليه وسلم تەبان لەبەر دڵسۆزیانی دیسان بۆ خەڵکەکەی فەرمووی ئەی خوای پەروەردگار دەمەوێت نەرمبی لەگەڵیان، دەمەوێت وەک دەڵێ لەسەر خراپە و تاوانەکانیان زوو سزایان نەدەی بەشکم، دواتر هیدایەت وەرگرن و ئیمان بێنن. فعلا خوای پەروەردگار داواکاریەکانی جێبەجێ نەکردن، بەڵام کە جێبەجێ نەکردن یەکەم ڕەحمەتەن بۆ قەومەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە ئەگەر داواکاریەکەی بۆ جێبەجێ کردبانە بە دڵنیایی ئەوەی بە موعجیزەکانی قورئان و ئەوەی پێغەمبەرایەتی هێناویەتی ئیمان نەهێنێ بە شتانەش تەمەن ئیمان هەر ناهێنێ، بەڵام خوای پەروەردگار سەبری گرت نەرمی نوان. دواتر زۆرێک لەوانەی کە دژە پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وەسەلام سەرەتا داوای ئەو شتە نابەجێیانیان دەکرد، دواتر بوون بە موسڵمان. کەمێکی کەمیان نەبێت لە بەدر هەفتا کەسێکیان تەمەن لە سەرەکانیان کوژرا، باقیەکەی دیکە خەڵکی مەکەی دواتر هەموو بوو بە موسڵمان. وێ ئەگەر ئەوان داوایان دەکرد خوا بۆی جێبەجێ کردبان، بەڵێ لە ڕووی دنیایەوە لەوانەیە تۆزە خۆشیان وەرگرتە بایە، بەڵام بۆ قیامەتیان زەرەر بوو، چونکە ئەو کاتە بە تەکید بەو شتانەش ئیمانیان نەدێنا، کە ئیمانیان نەدێنا خوای گەورە سزای دەدان، کە سزای دامان لەو کاتیدا بە کافری دەمردن، بەڵام خوای گەورە سزای یعنی موعجیزەکەی بۆ نەناردن و سزاکەشی نەدان، وەک دەڵێ نەرمی و وەک دەڵێ حلم و لەسەر خۆی هەڵبژار لە بەرامبەریاندا، خەڵکەکەش دواتر قازانجیان کرد. جا ئاەتەکان باسی ئەوەی دەکەن دەفەرمێت وەما مەنەعەنا هیچ شتێک ڕێگر نەبوو لە ئێمە ئەن نورسیلە کە ڕەوانەکەین بۆیان بالآيات لێرە یعنی معجیزە و
نیشانە چونکە ئايات لە قورئانەدا کە بەکاردێ بە سێ معنادێ هەندێک زار یعنی معجیزە هندێک زار یعنی ئاەتی قورئانی ئەوەی کە ڕقەمەکانی لەسرە ها قورئان چەند ئاەتە هەر سوورەتەی چەند ئاەتە هندێک زار ئاەت بە معنای نیشانەکان و دەسەڵاتی خوا لە کەوندا ئەوەی کە ئینسان دەیبینێ معجزة بمعنى معجزة ديك ليرة كذا بالآيات يعني بالمعجزات وما منعنا هيتشتك واي نكر لإما ريقري نكر لإما أن نرسل كروانكين بالآيات يعني أو معجزة وبلغاني بتبرستكاني مكة داوان ذكردن إلا تنها أو نبك أن كذب بها بدرويان زانين بها معجزة كان خوا كناردبوني الأولون قوم كان فيش أوانش يعني أجر بو أوان ما ناردبانا أوانش بهمان شوي قوم كان فيش خوان معجزة كان ين هر بدرو دزاني أو كات خواي جورت شون قوم كان فيشوي يكسر دواي ناردني معجزة كسزادان كإيمان هنا خواي جورت بتفرستكاني مكشي بهمان شوي سزادان جا بنمونة دفرمين وآتينا بۆ باسێکە لی ثەمود دەکا ئەوان داوایان دەکرد وەکو قەومی ساڵح باخ و باخات و ژیان و گوزەرانی دنیایان خۆش بێت و شوێنەکان فێنک و سازگار و کۆشک و تەلاری هەبێ بۆیە خوا لە فەرمێ وئاتەینا ئێمە بەخشیم بوومان ثەمودە بەگەلی ثەمود ئەوەی کە پێغەمبەرەکەیان ساڵح بوو ئەنناقە وشترەکە کە وشترەکە چۆن بوو مبسیڕەتەن بە شتێکی بیندراو بوو وشتێک بوو بەرچاوی ئەوانی ڕوون کرد بوو بە ئاشکرا هەستی پێدەکرا کە معجزەی خوای پەروەردیگارە بەڵام فەظەلەموو ئەوان ستەمیان کرد بێ باوەڕ بوون بیها بەو معجزەیە تەمەن ستەمیان لە وشترەکەش کرد و بە معجزەکەی خوای پەروەردیگاریش بێ باوەڕ بوون ئەوە بوو لە زیاتی ئەوەی قەناعەت کەن کە ساڵح پێغەمبەرە لەبەرەوەی معجزەیەکی کە ئەوەی مەشهورە لە ناو خەڵکیدا دەڵێن خوای گەورە لەبەرد تەوان معجزەکەی بۆ هێناونەتە دەرێ هەرچەندە زۆرێک لە عولەما دەفەرمون نا لەبەرد دەرنەهاتووە بەڵام شێوەی وشترەکەی حەجمەکەی ڕەنگەکەی شیرەکەی بێچووەکەی حرەکات و ڕۆیشتنەکانی تایبەت بوون وەکو وشترەکانی ئەوان نەبوون لەو ڕوێەوە وشترەکە معجزە بووە و ئەوەشی کە مەشهورە دەڵێن خوای گەورە بە خەڵکەکەی گوتووە کام بەردە بەرد هیچی لە ئەسڵدا لێ نایەتە دەرێ وایە دەتانەوێ با لەوی وشترتان بۆ بێنمە دەرێ وشترێک کە لەی ئێوە گەورەتر بێ شیرەکەی لەی ئێوە زۆرتر بێت و وە لەی ئێوە تایبەتتر بێ خوای گەورە معجزەکەی هەر چۆنێکی بێ بە شێوازێک وشتری بۆ ناردن کە شێوازی وشترەکەی ساڵح پێغەمبەر کە وەکو معجزە هێنابووی جیاواز بوو لەوەی کە ئەوان هەیان بوو بەڵام ئەوان لە جیاتی ئەوەی باوەڕ بە ساڵح پێغەمبەر بێن و ئیمان بێنن فەظەلەموو یعنی ستەمکار بوون بەهۆی هاتنی وشترەکەوە و هەندێکیش دەفەرمون فەظەلەموو یعنی فەکەفەڕوو بێ باوەڕ بوون بە هاتنی وشترەکە ئەو جار خوا دەفەرمێ وەما نورسیلو ئەوەی کە ڕەوانەمان کردووە یا ڕەوانەمان نەکردوون بالئایاتی ئەو معجزە و بەڵگانە بۆ پێغەمبەران تەنها بۆ چ نەبێ إلا تخويف تنها بو ترساندنيان نبيت تنها وكو هرشا بو ما ناردون يعني بيمان قوتون أي خلقنا أقد إيمان نينن چون بنمونه دتوانه لبرد وشتر بينيتا داري دتوانه وش عقوبة دا مثلا أوي موسى پیغمبر چون لبرد آي بو هنانه داري وك چون گوچانه كي دستي دكرد بمار چون دستي دبو بپارچه روناكي و چون طبعا لپیش بە هەورە تریشقەیەک خەڵکی مراند و زیندوو کردنەوە چۆن خواردنی لە ئاسمانەوە بۆ دەناردن خی گەورە دەیەوێت بە خەڵکەکەی بڵێ خوا چۆن دەتوانێت ئەوانە بکە هەر کاتێکیش بێوێ دەتوانێت ئێوە سزادا ئەگەر سەیری ئاەتەکەی کەینەوەما مەنەعەنا هیچ شتێک ڕێگر نەبوو لە ئێمە وەما مەنەعەنا هیچ شتێک ڕێگر نەبوو لە ئێمە ئەن نورسیلە کە ڕەوانەکەین کە بنێرین بالآيات معجزة بلغكاني خومان بوشي بوبتفرستكاني مكة إلا تنها أن كذب أو بو يعني أو الرقربو كبدرويان زاني بها معجزة كاني خوان نشانة كاني خوا بلغكاني خوا الأولون هم قوم كاني بيشو
وآتينا بخشي بوشمان بيشتر بيش خلقي مكة ثمود بقلي ثمود الناقة وشتر وكو معجزة بلام وشتركة چون بو ها مبصرة كزور بروني بأشكرائي دبندراو هستي بيدكراك أو معجزة خواي پروردگارو وشوازي وشتركة جیاوازە لە وشترەکانی ئەوان بەڵام فەظەلەموا بها ئەوان فەظەلەموا معنای خۆی یعنی ستەمکار بوون پێی بەڵام مفەسرین دەفەرمون فەظەلەموا بها یعنی بێباوەڕ بوون بەو معجزەیە لە جیاتی ئیمانی پێبێنن فەظەلەموا بها بێباوەڕ بوون پێی ئەوجار دەفەرمێ وەما نورسیل بالآيات إما روانا ما نكردون أو معجزانا أو نشانانا بو هيج قومك بو هيج قلك إلا تخويفا تنها بو ترساندنو آقادار كرنويان نبه واضحة وما منعنا أن نرسل بالآيات هيج تغريقري لإيما نكر كأو معجزة وبلغانا بنيرين بو خلقي مكة كداوايدا كان تنها ڕێگریەکە ئەوە بوو کە چۆن بۆ قەومەکانی پێشووتر معجزەمان ناردن و ئەوان بە معجزەکان بێباوەڕ بوون دەمانزانی خەڵکی مەکەش بە معجزەکان بێباوەڕ دەبن ئەگەر بێباوەڕش بن دەبووە لە ناویان بین بۆیە وەکو ڕەحمەت و میهرەبانی تەمان معجزەی داوایان دەکرد بۆمان نەناردن وآتينا ثمود الناقة إما الروانة ما كرت بو قلي ثمود وشتركا مبصرة كبلغيتي برچاو بو بلغيتي آشكرا بو بلغيتي رون بو بلان فظلموا بها أوان استميان لو وشتركر يا بباور بون بو معجزة كخوا طبعا لبرديكي الرفق طبعا وشتريكي زور تايبتي بو ناردبون وما نرسل بالآيات الروانة ما نكردون هيج معجزة وبلغيك بۆ هیچ قەوم و گەلێک ئیلا تەخویفە تەنها بۆ ترساندنی خەڵکەکەی نەبێ ئەو جار دەفەرمێت وئیذ قولنا بیر بکەوە کاتێک کە ئێمە گوتمان لەکە بە تۆ ئین ڕەبەکە بێگومان پەروەردیگاری تۆ ئەحاطە بالناسی ئەحاطە بالناسی یعنی دەورەی خەڵکی داوە بەسی دەورەی خەڵکی داوە بە عیلمی دەورەی هەموو ئەو کردارانەی داوە کە خەڵک دەیکا بۆیە دوشمنەکانی تۆ ئەوە ینی دڵنیاکردنەوەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەر نەخشەیەک هەر پلانێک لە دژی تۆ بجێڕن خوای پەروەردیگار ئاگای لە هەموو پلانەکانیانە و هەروەها بەدەسەڵاتیشی خوای پەروەردیگار دەورەی هەموو خەڵکی داوە دەورەی هەموو خەڵکی داوە هیچ کەسێک نییە شتێک بڵێ خوا نەیزانێ نەعوذ بالله شتێک بکە لە دەسەڵاتی خوادانە بێ بۆیە یعنی بێمنەت بەلێیان چی دەڵێن چی دەکەن چۆن نەخشە دەکێشن چۆن باوەڕت پێناهێنن چۆن هەوڵی لە ناوبردنت دەدەن بابیدەن چونکە خوای گەورە دەورەی ئەوانی داوە بە عیلم و بە دەسەڵاتی خۆی ناتوانن شتێک کەن لە عیلمی خوادانە بێ و ناتوانن شتێکت بەسەر بێنن لە سنووری دەسەڵاتی خوای پەروەردیگار بەدەربێ وئیذ قولنا بیر بکەوە کاتێک گوتمان لەکە بە تۆ ئین ڕەبەک بێگومان پەروەردیگاری تۆ ئەحاطە بالناسی دەورەی خەڵکی داوە بعلمي ببدا الصلاة جاء وآيات بو إيمان داران مجدية بو كافران هرشية ويا بو إيمان داران مجدية يعني أي إيمان دار خود تسليم إخواك أو إلا برانبر الدادة كري ببي علم إخوانا كري وببدا صلاة إخواي پروردگارش ناكري بو بيمند بليانو ليان ما ترسى كسا كافر كانش هرشية يعني أي إنساني بباور تصدق بيك بلان ببي علم إخوانا تواني هيتكي چت دەوێ چت پێدەکرێ بیکە بەڵام ئەگەر خوا ویستی لەسەر نەبێ ناتوانانی لە بەرامبەر مسلماناندا هیچ بکەیت وإذ قلنا لك بیر بکەوە کاتێک گوتمان بە تۆ ئین ڕەبەکە بێگومان پەروەردیگاری تۆ ئەحاطە بالناسی دەورەی خەڵکی داوە وما جعلنا خوا دەفەرمێ ئێمە نەیمان جێڕاوە الرؤيا يعني ئەوەی کە ڕؤیا لە ئەسڵدا بە معنای چ دێ بە معنای خەون دێ بەڵام باس لێرە باسی خەونی نییە و مەبەست خەون نییە الرؤيا يعني ئەوەی دیتت بەڵام ئەوەی تۆ دیتت لە شەوی ئیسرا و میعراجە یەکەم ئاەت سبحان الذي أسرى بعبده لێ باسمان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیسرا و میعراجی کرد خەونی بینی یا بە حەقیقی چوو
بحقيقي سو چونکە ئەگەر بەحقیقی نەچووبایە پێغەمبەر بە بتپەرستەکانی مەککەی گوتبا خەڵکی مەککە ئەو شەو لە خەومدا چوومە بەیت المقەدەس و لێوە چوومە ئاسمانی یەکەم و دووەم و سێم و ئەوە کەس ئینکاری دەکرد نا چونکە هەموو کەسێک دەتوانێت فیرعون خەونی دیوە خەونەکەی ڕاست بووە وایە خەڵکی زۆر خراپەکار خەونی دەبینێ دقەیەک کەمتر جاری وا هەیە دەڵێن هیچ خەونێک علم دەست حەوت سانی زۆرتری پێ ناچێ ئەو بنمونە خەونە کە بە حەوت سانیە دەیبینی جاری وایە بە حەوت سەعاتان پێت ناجێڕێتەوە ئەگەر بیجێڕیەوە هێندە دوور و درێژە بەوەستم ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خەون ئیسرا و میعراجی کردبایە و بە خەڵکی گوتبایە خەڵکی نا ئەمن بە خەو چوومەتە ئیسرا و میعراج و ئەو شتانەم بینیون کەس طبعا ئینکاری نەدەکرد بۆی ئەوە یەک لە بەڵگەکان کە ئەو ڕوئیایە مەبەستی خەون نییە دوو علەما دەفەرمون علەمای زمان دەڵێن ڕوئیا لە زمانی عەرەبیدا چۆن بۆ خەون بەکاردێ بینینی خەون بەکاردێ بۆ بینینی حەقیقیش بەکاردێ کە دەفەرمون لێرە مەبەست خەون بینین نییە مەبەست بینینی شتەکەیە بە شێوەی حەقیقی ئەو جار علەما دەفەرمون ئەی بۆ خوا ڕوئیای بەکارهێناوە ڕائای بەکار بنمونە شتێکی دیکەی بەکار نەهێناوە چونکە دەفەرمون ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە حەقیقی بینیویەتی بۆ خەڵکی وەکو چی دێتە پێش چاو وەکو خەون دێتە پێش چاوێ ئەوەی پێغەمبەر بە حەقیقی دیویەتی خەڵکی دیکە دەکرێت بە خەون ببینێ ئێستاش خەڵکەیە بە خەون دەچێتە باشتێ بە خەون دەچێتە جانەمێ هەیە بە خەون دەچێتە ئاسمانەکان هەتا هەیە خەونی بەخوایەوە بینیوە بە پێغەمبەریەوە بینیوە صلی الله عليه وسلم بۆیە دەڵێن ئەوەی پێغەمبەر بە حەقیقی دیویەتی لە زیهنی خەڵکیدا لە خەون دەچێت بۆیە خوای گەورە وشەی ڕوئیای بەکارهێناوە بۆیە مەبەست لەو ڕوئیا مەبەستی ئیسرا و میعراجە قسەی تێدا نییە بۆ مەبەستیش پێی خەون بینین نییە ئەوە یەک وەقسەیەکی دیکەش هەیە ئەویش ڕێیتە دەچێت ڕاستی دەگونجێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو شەوەی کە ئیسرا و میعراجی پێکراوە تەمان خەوت بوو کە جیبریل بە خەبەری هێناوە دەگونجێ پێشەوەی بە حەقیقی بچێ خەونیشی بینی بێ خەونیشی بینی بێ بۆی بەلایەوە شتێکی ئاسایی بێ بە خەونیش ئەوەکەی پیشاندرا بێ دواتر بە حەقیقیش تەوان لەگەڵ جیبریلدا تەوان ئەوە هیچ قسەی تێدانی شێوازی ڕۆیشتنەکەشی بۆ بەیت المقەدەس و ئەو وەڵاخەی کە سواری بووە و ئەو پێغەمبەرانەی کە بینیونی و ئەوەی کە چۆتە لای خوای پەروەردگار و هەموو شتەکانی دەق هاودەق لە سوورەتی ئیسرا و لە سوورەتی ئەوەشدا خوای پەروەردگار بە سەراحەت باسی دەکا مەجالی هیچ جۆرە ئینکاریکردنێکی نییە بگوترێ ئیسرا و میعراج خەونن چونکە ئەگەر خەون بایە هیچ کەس پێویست نەبوو کاتی خۆی تەمان ئینکاری بکەن و دژاتی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم سەری بۆیە دەفەرمێ وما جعلنا ئێمە نەمانگێڕاوە الرؤيا ئەو بینینەی تۆ التي ئەڕەیناکە کە پیشانی تۆماندا ئیلا تەنها بۆچی نەبێ بۆ فتنەتەن للناس بۆ تاقیکردنەوەی خەڵکێک هەبوو تەوان کە لە ساڵی چەندە پێغەمبەر ئیسرا و میعراجی پێکرا لە بیرتانمەوە سەرەتای دەرسی یەکەم باسمان کرد ساڵی 11 پێغەمبەرایەتی کۆچینە 2 ساڵ 3 ساڵ پێش کۆچ ساڵی 11 یا سەرەتای 12 پێغەمبەرایەتی تەوان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیسرا و میعراجی پێکراون کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیسرا و میعراجی پێکرا هەندێک خەڵک هاتبوویە ناو ئیسلامەوە تەواو ساغ نەبووبوونەوە ئیمان لاواز و ئیمان زەعیف بوون پێغەمبەری صلی الله عليه وسلم هیجرەتی لە پێش بوو هیجرەت و جیهادی لە پێش بوو دەبوا بچێتە قۆناغی بەجێهێشتنی ماڵی سەروەتی سامانی پێویست بوو مسلمانان لە بێژینگ بدرێن خوای پەروەردگار بەس بەو ئیسرا و میعراجەیە مسلمانانی ساغ کردەوە ئەوەی کە قەناعەتی بە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم کە بە حەقیقی چۆتە ئاسمانەکان و خوا گفتوگۆی لەگەڵ کردووە ئەوە ساغ بوویەوە بۆ پێغەمبەر و بۆ ئیسلام و لەگەڵ پێغەمبەر هیجرەتیان کرد بەشێکی کەمیش تەوان ئیمان زەعیف و لاوازەکان پەشیمان بوونەوە پاشگەز بوونەوە و بتپەرستەکانی مەککەش تەوان ئەوەی بەتەمای ئیمان هێنان بوو بێ ئیمانی هێناوە ئەوی بەتەماژ نەبوو بێ چاتر سوور بووە لەسەر ئەوەکەی خۆی بۆیە خوای گەورە ئیسرا و میعراجی لەو کاتەیدا بۆیە بە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم تا خەڵکی پێ ئیمتیحان کات و خەڵکی پێ تاقی کاتەوە چونکە قۆناغی سەختی پێغەمبەرایەتی و دەعوەکردن و گەوازیکردن پێویستی بە خەڵکی ساغ و دڵسۆز هەیە بۆیە دەفەرمێ وەما جەعەلنا ئێمە نەمانگێڕاوە ئەڕؤیا ئەوەی تۆ دیتت
التي أوي أريناك كإما بيشاني تومان دا لا آسمان كانوا لإسراء ومعراج دا كبيغمبر صلى الله عليه وسلم لإسراء ومعراج دا بهشتي بيني جهنمي بيني سدرة المنتهى بيني وقصي لقل خواي پروردگار كرت گفتگوی لەگەڵ هێندێک لەو خەڵکانە کرد کە باشتین و جەهەنەمین و پێغەمبەرانی بینی قسەی لەگەڵ کردوون دەفەرمێ ئەوەی کە پیشانی تۆماندا ئیلا فتنەتەن للناسی تەنها بۆ تاقیکردنەوەی خەڵکیە ئەوە یەک وە شتێکی دیکەشمان باس کردووە لە قورئاندا هەر بۆ تاقیکردنەوە والشجرة الملعونة في القرآن و ئەو درەختەش کە پێی دەگوترێت درەختە نەفرین لێکراوەکە کە لە قورئاندا باس کرا ئەویش بۆ تاقیکردنەوەیە مەبەستی کام درەختەیە نە درەختی زەقوم ها إن شجرة الزقوم کاتێک ئەو ئاەتە هاتە خوارێ ئەوەی لە سوورەتی إن شجرة الزقوم طعام الأثيم دواتر دەفەرمی إنها شجرة تخرج في أصل الجحيم ها فەرمووی لە سوورەتی صافاتدا هێندێکی لە سوورەتی دوخانە هێندێکی لە واقعیدا تەمەن لە سێ سوورەتدا خوای گەورە باسی درەختی زەقوم دەکا ئەو درەختی زەقومەی کە باس کرد ئەبوو جەهل کێکێک بوو لە دوژمنە سەرسەختەکان وتیان وەرن وەرن بە خەڵکی دەگوت بە برادەرەکانی محەممەد ئیدعای ئەوەی دەکات کە لە ئیسرا و میعراجدا درەختی زەقومی دیوە وە گوتوشیەتی زەقوم لە ناو جەهەنەمی هاتوۆتە دەرێ ئەوە لەلایەک لەلایەکی دیکەش پێمان دەڵێ کاتێک هەڕەشەمان لێ دەکات دەڵێ جەهەنەم ئاگرەکەی هێندە سەختە بەردی دەتوێنێتەوە دەڵێ جەهەنەمێک بەردی بتوێنێتەوە چۆن داری تێدا دەڕوێت و دارەکەی بەردەگرێت و بەرەکەش دەبێ خەڵک بخوا وەرنەوەی محەممەد گوتوێتی ڕاست نییە ئەوەی کە محەممەد باسی دەکا زەقوم نییە و لە ناو جەهەنەمێشدا نییە ئەو خورما تازە پێگەیشتوانە کە ئێمە بۆ خۆمان دەیخۆین لەگەڵ کێرەی جا دەڵن بە خزمەتکارەکانی گوت وەرن بڕۆن ئەو خورما تازە پێگەیشتووەم بۆ بێنن لەگەڵ کەرەی بێکەوە تەمان حازریان کرد و بەگاڵتەوە دەی خەڵکی ناوەرن وەرن بیخۆن ئەوە زەقومەکەی محەممەدیەکە لە قورئاندا باسی دەکاو بە ئیستیهزا و گاڵتەکردنەوە جاخوا دەفەرمێ کە باسی درەختی زەقوممان کردووە تەمەڵخوا کە دەفەرمێ درەختی زەقوم لە ئاگر دێتە درێ مەبەست ئەوەی دڕک و ئەوەکەی هێندە قایمن هێندە پتەون هێندەن وەک دەڵی تیژن ئاگەر نایسووتێنێ نەک بەڵێ درەختی ئاسایی ئەوەی کە ئینسان میوەکەی لێ دەخوات و لە دنیادا بۆ سووتان بەکاری دێنێ لەناو ئاگردا نابێتێ بەڵام درەختێک کە خوا بۆ عقوبەدان و سزادان حازری کردووە ئیعتیادی بۆی خوای گەورە باسی ئیسرا و میعراجش کە کردوێتی لە قورئاندا خەڵکێکی ئیمانداری پێتاقی کردوتەوە و درەختی زەقومیش و هێندێک لە غەیبیاتش کە خوا لە قورئاندا باسی کردوون و جاری وا هەیە عقلی کاڵی ئێمە یا عقلی کەمی ئێمە هەستی پێناکا لی تێناگا بۆ ئیمتیحانە چونکە تۆ ئەگەر لە شتێک نەگەیشتی کە خوا دەیڵێت یا پێغەمبەر دەیڵێ سەڵی الله عەلەیهی وسەلەم دەبێ بزانی عقلەکەی ئێمە عیلمەکەی ئێمە نەگەیشتۆتە ئەو ئاستەی نەک دەسەڵاتی خوای گەورە بۆ دەسەڵاتی خوای گەورە بۆیە دەفەرمێ وەشەجەرەتە المەلعونەتە و ئەو درەختە ئەجا بۆ دەفەرمێ مەلعونە خۆدار چ تاوانێکی هەیە تا لەعنەتی لێ بکرێ مفسرین دەفەرمون ئەو کەسانەی درەختەکەی دەخۆن لەعنەت لێکراون بۆی خوای گەورە درەختەکەی بە نەفرین لێکرا وەشەجەرەتە المەلعون یعنی ئەو درەختەی کە کەسە لەعنەت لێکراوەکان دەیخۆن نەک خودی درەختەکە خوا لەعنەتی لێکرد بێ لە ناو قورئاندا کە باس کراوە ئەویشیان بۆ چییە تەنها بۆ ئیمتیحان و تاقیکردنەوەیە ئەو جا خوا دەفەرمێ وەنوخەوفهم ئێمە بەو ئاگرە و بەو جەهەنەمە و بەو درەختی زەقومە ئەوان دەترسێنین بەڵام فەما یەزیدهم بۆیان زیاد نابێ ئەوانەی کە بێ باوەڕن ئیلا طغیانە تەنها یاخیبوون نەبێ ئەو یاخیبوونێکی چۆنش کەبیرە زۆر گەورە یعنی هەتا زۆرتریان دەترسێنین هەتا زۆرتر بەڵگەیان بۆ باز دەکەین هەتا زۆرتر هەڕەشەیان لێ دەکەین ئەوان بێ باوەڕتر دەبن پێغەمبەر صلی الله علیه وسلم بە درەختی زەقوم دەیترساند ئەو بەگاڵتەوە دەیگوت زەقومەکەی محەممەدی وەکو خورما تەڕ و پێگەیشتوەکەی ئێمە وایە کە من دەرخواردتان دەدەم بۆی بە قسەکەی وی مەخەڵەتێن و فری و مەخۆن ئەگەر هەڕەشەکەی ڕاستیش بێ لە قیامەتێ ئەوەیە کە محەممەد باسی دەکا نەعوذ بالله ئەو جار با سەیری ئاەتەکەی کەینەوە وإذ قلنا لك بیرکەنەوە کاتێک گوتمان بە تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم إن ربك بێگومان پەروەردگاری تۆ ئەحاطە بالناس ئەحاطە یعنی دەورەی داون خەڵکی دەورەی خەڵکی داوە بە عیلم و بەدەسەڵات
وما جعلنا الرؤيا نمان جراوة الرؤيا أويك أتو بينيت التي لوي أريناك بشان مان داي لإسراء ومعراج إلا فتنة للناس تنها بو تاقي كرنوو لبيجنگداني خلقيبو والشجرة الملعونة وهروا درختا نفرين ليكرا وكشمان أو درختي كخلق نفرين ليكرا وكدي خواك في القرآن لقرآن من دا باس كدو تنها أيش بوسيا بو تاقي كرنويا أو جافادا فرمين ونخوفهم إما بردوام بتپەرستەکان و خراپەکارەکان و تاوانکارەکان لە قورئاندا دەترسێنین بەڵام مەرجە ئیمان بێنن فما يزيدهم بۆیان زیاد نابێ بەهۆی ترساندنەوە إلا طغيانا كبيرة تەنها یاخێبوون و لە فەرمانی خوا دەرچوون نەبێ بە شێوەیەکی زۆر گەورە. ئەو جار مەشهەدێکی دیکە خوا دەفەرمێ وإذ قلنا للملائكة بیر بکەنەوە کاتێک کە ئێمە گوتمان بە مەلائیکەتەکان اسجدوا لآدم كرنوش ببن بو آدم أو سرتاي دروزبوني آدم سلامي خواي لسر بي كام كرنوشا كرنوش الرئيس فسجدوا ملائكة كان فرشتة كان هر هميان كرنوش يان بر تنها چه نبي تنها إبليس نيبر لصورتي طبعا كهف باس مان كرت أو تيجيش نيكا دلين إبليس كات خوي ملائكة بو بسوزدنا بردني لرزي ملائكتان هاتو تدري راسمية چونکە لە کەهفدا دەفەرمێ کانە من الجن طبعا هیچ مەجالی نێشتۆتەوە وایە ئەو جنۆکە بوو کاتێک ئێمە بە مەلائیکەتەکانمان گوت هەمووتان کڕنۆشی ڕێز ببن بۆ ئادەم فەسەجەدوا هەموو کڕنۆشیان برد ئیلا ئیبلیس تەنها ئیبلیس نەیبرد ئیبلیس کە سوزدەی نەبرد چی کرد قالە گوتی ئەسجد لمن خەلەقتە طینا ئایا سوزدە ببم بۆ یەکێک بۆ کەسێک کە دروستت کردووە لە چی لقر طبعا سرتا قل دواتر بوا بقر سوزده ببم بو كسك كدرست تكرد ولا قر جال صورتي اعراف دا فرمت من لوي تاكترم چونكا امن لا اقر قري اقر دروس كرام او لقرو او تاريكي وامر ناكيم بوي اسجد لمن خلقت طينا سوزده وكرنوش ببم بو يكك بو كسك بو دروس كراوك كلا قور دروست كردوا واضحة وإذ قلنا للملائكة بيربكنا وكاتك كقتمان بملائكة كان اسجدوا لآدم هموتان كرنوش ببن بو آدم فسجدوا كرنوش يانبر إلا إبليس تنها إبليس كناوكي خوي إبليس شيطان نيا تنها إبليس قوريك جنوكا كان طبعا بابا قوري جنوكا كان أو سوزدەی نەبردوو هەر ئەوەندەش ناگوتی ئەسجد لمن خەلەقتە طینا سوزدە ببم بۆ یەکێک کە دروستت کردووە لە قوڕ قال ئەرەئەیتەکە هذا الذي كرمت علي ئەوەش هەر قسەی شەیطانی قال شەیطان ئیبلیس گوتی ئەرەئەیتەک دەی هەواڵم پێ بدە بەخوای فەرموو تێم گەیەنە حاڵم کە هذا الذي كرمت ئەوەی کە ئەتۆ ڕێزت داوە علي بەسەر مندا دەتەوێت سوزدە بۆی ببەم ئەوەیشی مەحذوفی تێدایە قال ئەرەئەیتەکە هەواڵم پێ بدە پێم بڵێ تێم بگەیەنە هذا الذي هذا ئەوە الذي کە كرمت ڕێزت داوە علي بەسەر مندا دەتەوێت سوزدە بۆی ببەم دەتەوێت بۆ ئەوی ملکەز بم لە بەرامبەر ئەودا بچەومەوە دیارە خوای پەروەردگاریش فەرموویەتی بەڵێ دەبێت سوزدە بۆ ئەوی بێ و ڕێز لە ئەوی بگری ئەویش گوتوویەتی چی لئین ئەخەرتەنی ئەگەر دوام خەی نەمرێنی إلى يوم القيامة تا ڕۆژی دوایی چی بکەم لە ئەحتەنیکەنە قەرار بێ بڕیار بێ زاڵ بم بەسەر ذورریەتە و هەموو نەوە و وەچەکانی إلا قەلیل تەنها کەمێکیان نەبێت کە دەسەڵاتم بەسەریاندا نابێ ئەویشتێن إلا عیبادەکە منهم المخلصین بەندە دڵسۆزەکان کە لە سوورەتی ساددا خوای گەورە باسی دەکات ئەوەی کە ئیخلاصی هەبێ ئیخلاص یعنی ئەوەی کە بۆ خوا ساغ بوو بێتەوە و لە کاتی عەبدایەتیدا تەنها ئامانجی خوا لە خۆ ڕازیکردن بێ شەیطان پێی ناوێرێ شەیطان ناتوانێت فریوی بدا غەیری ئەو جۆرە کەسە مخلیص و دڵسۆزانە هەموو کەسێک دەگونجێ شەیطان فریوی بدا بەڵام نیسپیە هەیە کافری دەکا وەک خۆی وایە هەشە کە گوناهی کەبیرەی پێ دەکا هەیە شیرکی پێ دەکا هەیە تووشی گوناهی بچووکی دەکا یان هیچ نەبێت کەم تەرخەمی دەکا وای لە دەکا عیبادەت و خواپەرستی بە جوانی بە باشی نەکات تەماشا شەیطان هەر ناومێد نابێ
لە گەورەی ڕاپێدادێ حەزی لێ کافرت کە کافر نەبووی پێی خۆشە گوناهی گەورە بکەی گوناهی گەورە نا بچووکت نەکرد کەم تەرخەم بی و تەمبەڵی بکەی بۆیە دەڵێ قالە شەیطان ئیبلیس گوتی ئەرەئەیتەکە دەی ئەتۆ پێم بڵێ هەواڵم پێ بدە تێم بگەێنە هذا الذي ئەوەی کە کەڕەمتە ڕێزت داوە عەلەیە بەسەر مندا دەتەوێ کڕنۆش بۆ ئەوی ببەم ئەو شەی تێدانی تەوان ئەو جوابی پرسیارەکەیە لە ئین ئەخەرتەنی ئەگەر دوام خەی لە شوێنی کە بە دوعا دەیڵێت دەڵێ ڕەبی ئەنظیرنی إلى يوم يبعثون أي خوا بم هێڵەوە تا ڕۆژی زیندوو بوونەوە طبعا خوای گەورە دەیهێڵێتەوە یا ناهێڵێتەوە دەیهێڵێتەوە جا زۆرێک لە عولەما طبعا ئەو دوعای شەیطانی دەکەنە بەڵگە لەسەر ئەوەی کە ئینسان نابێت لە دوعا نائومێد بێت شەیطان لعنەتی لێ کردووە خوا بەڵام دوعای کردووە خوا دوعاکەی قبول کردووە هادی کەسێک کە ئیماندار بێت و دڵسۆز بێت و بەڕاستی دوعا بکە حتمەن خوا دوعاکەت قبول دەکا بەڵام مەرجە خوا ئەوەی کە داوات دەکا یەکسەر پێتدا شەیطان ئەوەی داوای کرد خوا پێیدا بەس قازان زیکر یا زەرەر ئەگەر خوا ئەو کاتی براندبای تەمەن قازانجی بوو یان ئەوە کە هێشتوێتیەوە تا قیامەتێ ئەو کاتە تەنها گوناهی خۆی تەمەن لە ئەستۆدا بوو کە سوزدەی نەبرد چوو با جەهەنەمێش ئەبەدیش بە بەشی خۆی سزا دەدرا ئێستا بەشی هەرچی تاوانبارە هەرچی خراپەکار هەیە بەشێکی سزاکەی بۆ ئیبلیسی دەسێکە لە گوناهی خەڵکیش هەرکەم نابێ بەڵام ئەو مەبەستمها کە داواکاریت جێبەجێ دەبێ هەموو کاتێکی نەقبولبوونی داواکاری نیشانەی چاکی هەموو جارەکەی نە ئەوەش کە دوعات قبول نابن و وەک دەڵێ لە کاتی خۆیدا جواب نادرێنەوە بەڵگەی لەسەرەوەی کە خوا ڕقی لێتە خوای گەورە ئیشی بێ حکمت ناکا بۆ ئینسانی ئیماندار بەتایبەتی قالە ئەرەئەیتەکە شەیطان گوتی هەواڵم پێ بدا ئەوە لەگەڵ خوای قسان دەکا هذا الذي ئەوەی کە کەڕەمتە ڕێزت گرتووە و ڕێزت داوە عەلەیە بەسەر مندا دەتەوێت بۆی سوزدە بەم و ڕێز لەوی بگرم لە ئین ئەخەرتەنی ئەگەر ئەمن دوا دەخەی و دەم هێڵگەوە إلى يوم القيامة تا ڕۆژی دوایی یعنی لە ئەحتەنیکەنە بڕیار بێ تۆڵیان لێ بکەمەوە یعنی زاڵ ببم بەسەریاندا بە سەرکێدا دوریەتەوە بەسەر نەوە وەچەکانیدا ئەگەر بەخۆشی نەوێرم تەوان بە ئادەمی شەروێراوە نیسبەتێک ئەویشی هەر فریوداوە وایە لە ئەحتەنیکەنە زاڵ ببم کۆنتڕۆڵیان کەم چێ نەوە وەچەکانی ئیلا تەنها کەمێکیان نەبێ قالە خوای گەورە فەرمووی ئیذهب بڕۆ بمێنەوە دەتێڵمەوە بەڵام فەمەن تەبیعەک هەر کەسێک بە دوات کەوێ منهم لە نەوەکانی ئادەم فإن جهنم بێگومان دۆزەخ جەزاؤکم پاداشتی هەمووانتانە جەزاءن مەوفورە پاداشتێکی پڕ بە پێستش پاداشتێکیش بەقەدەر کردەوە خراپەکانت ئاەتەکە زۆر وازحە شەیطان بەتەنێ تاوانباری سەرەکی نییە ئەوەی کە بە قسەی شەیطانیش دەکات لەگەڵ شەیطانی دەسێتە جەهەنەمێ ئەوەی کە خەڵکی گومڕا دەکات و ئەو کەسەی کە گومڕا دەبێ خوا عەقڵی داویە چۆن شەیطان عەقڵی هەیە و توانای بیرکردنەوەی هەیە ئینسانیش بە هەمان شێوە عەقڵی هەیە هانت دەدا وەسوەسەت بۆ دروست دەکا بەڵام خوا دەسەڵاتی کۆنتڕۆڵکردنی تۆی نەداوەتە شەیطانی ڕزق و ژیانی تۆی بەدەستی شەیطان نییە شەیطان وەکو تۆ مەخلوقە لە خوا پاڕاوەتەوە تا خوا تەمەنی پێ بدا وایە بەبێ هەوا و هەناسەی خوا و ڕزقی خوا ناتوانێت بژیێ ئێمە مەخلوقێک لە بەرامبەر خوادا وەک تۆ بێدەسەڵات بێ ئینسان زوعفی خۆیەتی کە بە قسەی شەیطان دەکا دەنا خوا پێمان دەڵێ ئینە کەیدە شەیطانی کانە ضعیفە پیلانەکانی شەیطان لە بەرامبەر ئیرادە و ویستی ئینسانی ئیمانداردا زۆر لاوازن قال اذهب خوای گەورە فەرمێ بڕۆ بمێنەوە بگەڕێ چت پێ دەکرێت بکە یعنی فەمەن تەبیعەکە هەر کەسێک بە دوات کەوێ منهم لەنەوە و وەچەکانی ئادەم ئەوە فەئینە جەهەنەمە بێگومان دۆزەخ جەزاؤکم سزای ئێوەیە کە جەزاءن سزایەکە مەوفوڕە پڕا و پڕە یا پڕ بە پێستی کردەوەکانتانە بەقەدر کردەوەکانتانە ئەو جار خوای گەورە پێی دەفەرمێ وەستەفزیز بەسەریاندادا ئیستیفزازکردن یعنی هانیاندا وەک دەڵێ حەز دەکەی ناچاریان کە وەستەفزیز یعنی بەسەریاندا بدە یا ناچاریان کە یا هانیاندا من استطعتە چێت لە دەسەڵاتدایە و لە توانادایە منهم لە ناونەوەکانی ئادەم دەنگت دەگا بچێ
دەستت دەگا بەچێ دەسەڵاتت بەسەر چێدایە دەسەڵاتی خۆت بەکار بێنە من استطعت منهم هەرچی توانا و هێزت هەیە بەسەریدا ئەوجار بصوتیکە حەز دەکەی بە دەنگت دەنگ جا مفەسرین دەفەرمونون هەر دەنگێک ئینسانی بانکە بۆ دەرچوون لە فەرمانی خوای پەروەردگار بە دەنگی شەیطانی بەو دەنگە حساب دەکرێت كل داع يدعو إلى معصية الله تعالى ابن عباس دەفەرمێت هەر دەنگێک ئینسان هەر بانگەوازی کارێک بانگت کە بۆ گوناهکردن ئەوە دەنگی شەیطانە مجاهید کە مفەسیرێکی دیکە دەفەرمێت دەنگی شەیطانی بەشێکی گۆرانیە بەشێکی مۆزیقایە تەپڵی و توزەلەیە ئەوەی کە ئینسانی لەخوا دوور دەخاتەوە هەر دەنگێک ئینسانی لەخوا دوور دەخاتەوە یەک لە شەیطانەکان دەنگەکەی بەگوێی تودا دەدا بۆیە دەنگ تەمان ئاسانتر دەگاتە گوێی خەڵکی بۆیە خوای گەورە بێمنەتی دەکات پێی دەڵێ وەستەفزیز من استطعت یعنی بڕۆ ناچاریکە بەسەری دادا هانیدا من استطعت منهم ئەوەی لە دەسەڵات و توانای تۆدایە لە ئەوان بصوتك يعني بدنجت وأجلب عليهم بخيلك وأجلب عليه يعني بسرشيان دابدا بخيلك بسواري بأسبكانت بوسائل كان سواري يا ورجلك ببيادة وبرويشتن أوجر وشاركهم أجر دتواني بروها وبشيان بك شركاتيان كلا مال ده يعني هانيان دوان لبكا ماڵی حرام بخۆن و ماڵی حرام بەکاربێنن سوێندان بخۆن درۆیان بکەن خیانەتی بکەن ناپاچی بکەن ئەوجار وەلئەولات هانیان بدە کە منداڵی ناشەرعی و خراپ و وەک دەڵێن ناسوباز گوزار بەرهەم بێنن بە زیناکردنە بیان بە شێوازەکانی دیکەیە منداڵ بێنی و تەمان ئیهمالیان کەی و گوێیان پێ نەدەی لە جیاتی ئەوەی تۆ پەروەردەیان کەی بیان دەیە دەستی شەیطان و دەست شەیطانەکان بۆت پەروەردەکەن ئەوجار وەعیدهم بەڵێنیان پێ بدە بە کەیفی خۆت بەڵام خوا دەفەرمێسی ئاگادار بن وەما یەعیدهم شەیطان ناتوانێت هیچ بەڵێنێک بە هیچ کەسێک بدا وەما یەعیدهم الشەیطان ناتوانێت شەیطان هیچ بەڵێنێک بدا بە ئینسانەکان ئیلا غوڕور تەنها دەتوانێت هانتدا تەنها دەتوانێت فریوتدا تەنها دەتوانێت بتخەڵەتێنێ دەنا شەیطان پێت بڵێ نایڵم بمری بەڵام وەرە ژێڕایاڵی من بکە دەکرێشتیوە بڕۆ قەتڵی بکە بەڵام نایڵم کەس بتکوژێتەوە پێی دەکرێت نا بڕۆ زینای بکە بەڵام نایڵم دێت ئاشکرا ببێت و سڕەکەت بۆ دادەپۆشم ئەشتە دنیایەکانیشی پێ ناکرێن تەوان بۆت ئەی لە قیامەتێ تەبەڕات لێ دەکات تەوان ها لە قیامەتێ هەر سوورەتی ئیبراهیم خوای گەورە بە نەس ها دەفەرمێت بانگ دەکا ها مینبەرێکی لە ئاگر بۆ دروست دەکرێت لە ناوەڕاستی جەهەنەمێ هاوار دەکات دەڵێ خەڵکینە لە دنیادا خواش فەرمانی وعدی پێدان ئەمنیش وعدم پێدان خوا وعدەکانی خۆی هێنایەجێ ئەمنیش لەگەڵ وعدەکانی خۆم درۆم کرد بەڵام فەلا تەلومونی وەلوموا ئەنفوسەکم ها دەڵێ لۆمەی خۆتان بکەن لۆمەی من مەکەن نە من هیچم بۆ پێدەکرێت بۆ ئێوە نە ئێوەش هیچتان پێدەکرێت بەڵام تاوانی من تەنها ئەوە بوو کە بانگم کردن هێشتا جوابتان داومەوە بۆیە ئەمن بەڵێ گوناهی بانگکردنەکەم لەسەرە بەڵام تۆش گوناهی جوابدانەوەکەت لەسەرە خوا لێرە پێگوتوین شەیطان بەڵێ دەتوانێت وەسوەسە و خوتخوتە و گوناه و تاوانت بۆ بڕازێنێتەوە بەڵام هیچی پێ ناکرێت لە دنیادا هیچی پێ ناکرێت بۆت بکە گوناهاکەت لەسەر ستر کات و لەسەر داپۆشێ لە ئەوەی ئەو چیرۆکی عابیدێکەیە ها کاتی خۆی کە لە ئەشکەوتێکی دابووە کەش ئەوەیەک دەچێتەکەنی ئافرەتێکی دەنێرنە لا کە دەفەرمن دایکی تەمان دوعای لێ کردووە یەکەم جار هانی دەدا بە نێتی ئەوەی دەڵێ شەیطان تەبیعەتی وایە کەسم نییە و بەجێیان هێشتوم و یانی بەزەی پێدادێتەوە عەلە ئەساس وەکو سۆز و بەزەی دەیهێنێتە لای خۆی و دواتر وەک دەڵێ زینای پێ دەکات و قەتڵیشی پێ دەکات و دواتر شیرکیشی پێ دەکات پێش مردنەکەی هەنگاو بە هەنگامێکە زینای پێ دەکات دواتر دەڵێ بڕۆ منداڵەکەی بکوشە تالێت ئاشکرانە بێت کە خەریکن دەی کوژن وەرە سوزدەیەکەم بۆ بەڕزگاریشت دەکەم تەوان هەموو گوناهەکانی پێ دەکات بەڵام هیچی پێ ناکرێت شەیطان تەنها فریودانی پێ دەکرێت و هیچی دیکە هاچە سەیری ئاەتەکەی کەنە وەستەفزیز من استطعت منهم بصوتك واستفزز يعني بيان ترسينا هانيان بدا
ناساریان کە من استطعت منهم ئەوەی لە دەسەڵات و توانای تۆدا منهم لە ئادەمی زاد و نەوەکانی بصوتیکە بەدەنگ بانگیان کە و قسەیان بۆ بکە ئەگەر دەتوانی وأجلب عليهم بدە بەسەریاندا بخەیلیکە بە ئەسپەکانت و مەرزنی ئەسپی پێبێ یعنی بە هۆکارەکانی سوار بوون بە خێرایی بەرەو پیریانەوە بچۆ وەڕەجیلیکە یان بە پیادە و بە پێ بڕۆ لەگەڵیان تەوە شێتان هەموو هەنگاوەکان دەکا ها وەشاریکهم هاوبەشیان بە هاوبەشیان بکە لە ماڵدا یعنی لە ماڵ پەیداکردندا محاولەیان لەگەڵدا بکە کە گوناه و تاوان بکەن ئەو جار وەلئەولاد وەلە پەیداکردنی منداڵ و گەورەکردنیدا دیسان هاوبەشیان کە وعیدهم بەڵێنیشیان پێ بدا بەڵام وەما یعیدهم الشەیطان ناتوانێ شەیطان هیچ بەڵێنێکیان پێ بدا إلا غرور تەنها دەتوانێت فریویاندا و بیان خەڵەتێنێ ئەو جار بەڵام خوا دەفەرمێتی ئین عیبادی بێگومان بەندەکانی من ئەوەی بەندەی من بێ بەندەی مخلیصی من بێ ها لەیسە لەکە نییە بۆ تۆ عەلەیهم بەسەر ئەوانەوە سولتانون هیچ دەسەڵاتێک ئین عیبادی بێگومان بەندەکانی من ئەوەی کە بەندەی منە لەیسە لەکە نییە بۆ تۆ عەلەیهم بەسەر ئەوانەوە سوڵتان هیچ دەسەڵاتێک وەکەفا بڕەبیکە وەکیلە بەسە پەروەردیگاری تۆش ئەی محەممەد صلی الله عليه وسلم کە کاری خۆتی پێ بسپێری لە شەیطان و دار و دەستەکەی شەیطان مەترسە ها شەیطان ئێستا جنۆکە و شەیطانش ها ئینسان جاری وایە تووشی غروری زیاتریان دەکەن ترسان لە شەیطانی جاری وایە بە ئەندازەیەکە دەگاتە دەرەجەی پەرستنێ ها ئینسان پێی وایە هەرچی بیکا و هەرچی بیڵێ و هەر هەنگاوێک بنێ شەیطان دەتوانێت وەک دەڵێ لاددایان خراپەت پێ بکە ئەو ترسان لە شەیطانێ بەو حەدێ زۆر خراپە شەیطان وە زۆرێک لە گوناهەکانیش کە ئینسان دەیکا شەیطان لەوانەیە هەر ئاگاشی لێ نەبێ ئینسان جاری وایە نەفسی خۆی خراپە ها بۆ خۆی بۆتە شەیطان تەمە نەک شەیطان بیخەڵەتێنێ و فریویدا ئین عیبادی بێگومان بەندەکانی من بەندە ڕاستەقی تەمەن هەموو کەس عەبدی خوایە وایە بەس ئەو عەبدە مەبەستی عەبدە دڵسۆزەکانن ها چونکە دەفەرمێ ئیلا عیبادەکە منهم ئەو بەندانەی کە شەیطان ناتوانێت فریویاندا مخلیسەکانن ها ئین عیبادی بێگومان بەندە ڕاستەقینەکانی من لەیسە لەکە عەلەیهم نییە بۆ تۆ بەسەر ئەوانەوە هیچ دەسەڵاتێک وەکەفا بڕەبیکە وەکیلە بەسە پەروەردیگارت کە کاری خۆتی پێ بسپێری ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو جا کۆتا ئاەت لەو دەرسەی دەفەرمێت رەبکم پەروەردیگارتان ئەلەذی ئەو خوایە یوزجی لەکم الفولکە یوزجی یعنی دەجوڵێنێ بۆتان الفولکە کەشتیەکان فی البەحری لە ناو دەریادا کەشتی بەو هەموو دەسەڵات و هێز و توانایی کە هەیەی خوای گەورە بە ڕەحمی خۆی بەهۆی باو وەک دەڵێ هەواوە طبعا جوڵیان پێ دەکا رەبکم پەروەردیگارتان ئەلەذی ئەو خوایە کە یوزجی دەجوڵێنێ لەکم بۆ ئێوە ئەلفولکە کەشتیەکان فی البەحری لە ناو دەریادا بۆچی لیتەبتەغوو بۆ ئەوی داوا بکەن و بەدەستی بێنن من فەضلیه بەشێک لە بەخشش و چاکەی خوا کەشتی طبعا کاتی خۆی هەم بۆ گرتنی طبعا ماسی و خۆراکەکانی ناو بەحر و هەم ئەو شتە گران بەهای ئەڵماس و هێندێک شتی ها بە قیمەت هەیە لە ناو ئاویدا دەهێنرێتە دەرێ و هۆکاری گواستنەوەش طبعا لە سەرزەوی کەشتەکانن ئەگەر کەشتی نەبانە طبعا پەیوەندی ها سەرزەوی پەیوەندیەکی بەیەکەوە بەستراو نەدەبوون پەروەردیگارتان ئەو خوایە کە یوزجی لەکم دەجوڵێنێ بۆتان کەشتی لە ناو دەریاکاندا لیتەبتەغوا تا بەدەست بێنن من فەضلیه بەشێک لە بەخشش و چاکەی خوای گەورە ئینەه بێگومان ئەو خوا کانە بیکم هەمیشە بۆ ئێوە ڕەحیمە زۆر میهرەبانە ئینەه بێگومان خوا ئەو خوایە کە کەشتیەکانی بۆ ئێوە دروست کردووە و بۆتان دەجوڵێنێ کانە بیکم ئەو هەمیشە بۆ ئێوە لە بەرامبەر ئێوەدا ڕەحیم ئەو پەڕی میهرەبانی و بەزەی و سۆزی هەیە صلی الله علیه وسلم